زۆربوونی ئاژەڵ لەسەر شەقامەکان دیاردەیەکی نوێ نییە، بەڵام ئەمساڵ زیاتر بوون، بەتایبەت سەگ. ئەمەش هاوڵاتیانی نیگەران کردووە لەبەرەوەی زیانیان پێدەگەێنێت و داوای چارەسەرکردنی دەکەن. ماوەیەکی زۆرە ئەم سەگانە لە ناو شاری دەربەنی خانان دیکۆری شارەکەیان ناشرین کردو و پەلاماری خەڵکیش جارجارە دەن. ئەوە تۆزی لەمە بەر پەلاماری ماتۆڕێکیاندا ماتۆڕێ بە سەرعی ڕۆیی کێشای بە عەرزا هەرۆ بۆ نێو سەگانەوە بوو. شەوانە درەنگە گەر مناڵێکیش لەم مەندیقا بێ ئەم لە دەرماڵی خۆیان نابێ، ئەم سەگانە گەر پەلاماری دەرمناڵ ناتوانێت کۆنتترۆلی خۆیان بکە. هیوادارم ئەو کەسانی کە لەم شارات دەسەڵاتیان بەدەستەوە توانن ئەم کارە بکەن، ئەم سەگانە لەم مەندیقا دوورکەنەوە با شارەکەمان تۆزێ مەنزەرێکی جوان بدا بە کوردستان. سەرۆکی شارەوانی دەربەنی خاند و هۆکار بۆ زیادبوونی ژمارەی سەگەکان ئاماژە پێدەکات. فشاری ئاژەڵ دۆستان لەلایەک و وشکە ساڵی و کوێربوونەوەی سەرچاوایەکانی دەرەوەی شارەکان ئەمە ژوای کردووە پەنا بۆ ناو شارەکان ببەن بۆ دابینکردنی ئاو و خۆراک. وە دەڵێت تا ئێستا 3 جار بە نووسرا و داوای چارەسەرمان کردووە و چاوەڕوانی وەڵامی. بەڵام ئێستا ماوەی چەند ساڵێکە لەبەر داکۆکیکردنی ڕێکخراوەکانی داکۆکیکار لە مافی ئاژەڵ و لە مافی مرۆڤ و لە سروشت و لە ژینگە جۆرێک ناڕزایی دروست بووە و لایەنی پەیوەندیدار هەڵناسێ بەو کارە. بەرامبەر ئەوەش کەسێک نی ڕێعایەتی ئەو جۆرە ئاژەڵانە بکە لەبەرەوە لەسەر ڕێگەوانەکان بڵاوبوونەتەوە و کێشەیان لە هەموو شارەکانە دروست کردووە. ئەو شوێنانە کە ڕۆژانە ئاوە درێن و سەوزاییان تایە و ئاژەڵە بەرەڵانەی کە لە کوچە و کۆڵان و شوێنەکانی دەرەوەی کەنار شاران هەم بۆ پەیداکردنی خۆراک و بژێوی ئاوی خۆیان ڕوو لە سەرجادەکانەکەنەوە بە تایبەتی لەو شوێنانەی کە ڕۆژانە ئاوە درێن بندرەختەکانەکەون لەو شوێنانەوە. لە ماوەیەکی کورتی ئەم ساڵەوە بزانام 3 جار نووسراومان ئاڕاستەی لایەنی پەیوەندیدار و قایم قامەتی قەزای دەربەنی خان کردەوە بۆ چارەسەرکردنی ئەو دیار. ئەم دیمەنەی دەیبینین ڕووداوێکی هاتوچۆیە لە کاتی ئامادەکردنی راپۆرتێکی شارپرێسدا ڕوویدا، یەکێکە لە زیانەکانی سەگە بێخاوەنەکان، بۆیە خەڵک داوای چارەسەرکردنی دەکەن. ڕێبین محەممەد، شارپرێس، دەربەنی خان.